ڕێکخراوی هاریکاری شانگەهای لە ئاسایشی ناوچەییەوە بۆ هاوسەنگی جیهانی. نووسینی ئەحمەد ڕەسوڵ، ئامادەکردنی هاوڵاتی. ڕێکخراوی هاریکاری شانگەهای ACO لە 2 دەی ڕابردوودا وەک یەکێک لە کاریگەرترین بلۆکە ناوچەییەکان لە ئۆراسیا دەرکەوتووە کە نوێنەرایەتی سەکۆیەک و بەشێکی گەورە و گرنگی جیهان دەکات بۆ هاوکاری سیاسی و ئابووری و ئەمنی لە نێوان ئەندامەکانیدا. ڕێکخراوی هاریکاری شانگەهای لە مانگی حوزەیرانی 2001 لە شانگەهای لەلایەن چین و رووسیا و کازاخستان و قرقیزستان، تاجیکستان و ئۆزبەکستان دامەزراوە. سەرەتا هەوڵیدا چارەسەری کێشە سنووریەکان، تیرۆر و تەحەدیاتی ئەمنی ناوچەیی بکات. بە درێژایی ساڵان مەودای ئەو ڕێکخراوە فراوانتر بووە و ئەمڕۆژ ڕێکخراوەکە هێندستان، پاکستان و ئێران لەخۆ دەگرێت لەگەڵ زۆرێک لە دەوڵەتانی دیکە وەک تورکیا و هەندێک وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارەزوی خۆیان بۆ هاوبەشێکی نزیکتر دەربڕیوە. لە ناوەرۆکی خۆیدا ڕێکخراوی هاریکاری شانگەهای ACO 3 ئامانجی ڕاگەیەندراوی هەیە: دەستەبەرکردنی ئاسایش و سەقامگیری ناوچەکە، پێشخستنی هاوکاری ئابووری و بەهێزکردنی متمانەی سیاسی لە نێوان وڵاتانی ئەندامی ڕێکخراوەکەدا. ئەم گروپە لە کاتێکدا سەری هەڵدا کە باڵادەستی یەکجەمسەری ئەمریکا خەریکی داڕشتنی سیاسەتی جیهانی بوو، رووسیا و چین وەکو دوو زلهێزی سەرەکی ناو ڕێکخراوەکە لە ڕێکخراوەکەدا دەرفەتێکیان بینی بۆ بنیاتنانی هاوپەیمانیەک کە توانای هاوسەنگکردنی کاریگەریەکانی ڕۆژاوای هەبێت و لە هەمان کاتدا نەزمێکی نێو دەوڵەتی فرە جەمسەری بەرەو پێش ببات. لە ڕووی ئابووریەوە ئەندامانی ڕێکخراوەکە نوێنەرایەتی نزیکەی نیوەی دانیشتوانی جیهان دەکەن و باڵادەستی بەسەر چاوە سروشتە بێ ئەندازە زۆر و گرنگەکانەوە دەکەن. لەوانەش نەوت و گاز و کانزا دەگمەنەکان. دەستپێشخەریەکانی ڕێگاوبانی چین زەمینەیەکی بەپیتی لە ناو ڕێکخراوەکە دەستەبەر کرد. وەبەرهێنانی لە بوارەکانی ژێرخانی ئابووری، هێڵی ئاسن، بۆری وزەی نەوت و گازی سروشتی و تەکنەلۆژیای دیجیتاڵیدا پەرە پێداوە. لە بەرامبەردا رووسیا ڕێکخراوەکە وەک میکانیزمێک بۆ بەهێزکردنی پەیوەندیە بازرگانیەکانی و دیبلۆماسیەتی وزا لەگەڵ ئاسیا دادەنێت. وڵاتانی ئەندام بە کەمکردنەوەی پشتبەستن بە بازاڕەکانی ڕۆژاوە هەوڵ دەدەن خۆیان لە سزاکانی ئەمریکا و فشارە ئابووریەکان بپارێزن. لە بواری سەربازی و ئەمنیدا ڕێکخراوەکە ACO ساڵانە لە ژێر ئاڵای بەرەنگاربوونەوەی تیرۆر و توندڕەوی مانۆڕی هاوبەش ئەنجام دەدات. بەڵام زۆرێک لە شیکەرەوەکان ئەم مەشقانە وەک نیشاندانی هێزی سەربازی بە کۆمەڵ و کارکردنی هاوبەش لێک دەدەنەوە. ئەمەش ئاماژەیە بۆ ڕۆژاوە کە ئۆراسیا چیتر ئەکتەرێکی پاسیڤ نییە لە کاروباری ئەمنی جیهانیدا. میکانیزمە هەواڵگری هاوبەشەکان و هاوکاری تەکنەلۆژی لە پیشەسازیەکانی بەرگریدا زیاتر ئەستی یەکگرتووی بلۆکەکە بەرز دەکەنەوە. لە ڕووی سیاسیەوە ڕێکخراوی هاریکاری شانگەهای ACO وەک سەکۆیەک و ناوەندێک بۆ ئەندامان کار دەکات بۆ هەماهەنگی هەڵوێستەکان لە سەرپرسە سەرەکیە نێو دەوڵەتیەکان. لە کاتێکدا کە هاوپەیمانیەتێکی سەربازی فەرمی نییە وەک ناتۆ، بەڵام هەڵوێستی بە کۆمەڵی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوەکەدا هەندێک جار تەحەدای هێژمۆنی ئەمریکا دەکات، بە تایبەتی سەبارەت بە دەستوەردانەکان، سزاکان و سیاسەتی تاگلایەنە. ڕێکخراوەکە لەسەر کۆیەکی ناوچەیی زیاترە و بگرە هاوپەیمانیەتێکی استراتیژیە کە هەوڵ دەدات هاوکێشەی پەیوەندیەکان و هاوسەنگی هێز لە ئاستی جیهاندا سەر لە نوێ دابڕێژێتەوە. ڕێکخراوەکە بە ئاوێتەکردن و پێکەوە گرێدانی پەیوەندی ئابووری و هاوکاری سەربازی و هاودەنگی سیاسی خۆی وەک پرۆژەیەک و بەرەیەکی تش بە باڵادەستی ڕۆژاوا پیشان دەدات و دەیەوێت بەدیلی فرەجەمسەری لە کاروباری جیهانیدا بێنێتە ئاراوە.